اف چند روژن هفدیتنین توم پاراک لهرم بی شوازی دروژه دنه هنک عالی تایبت وان هفدیتنان و ساد نرخینن دبیجن یک جسده من جوینن توم پاراک ج عالیه هنک در دوران و ساد درکتی پیشنیر خواندناوی پشتی کو دولتین یک بوین آمریکای دمجارا ایرانی ده سرکفتنک سدی ست به دست نخست به تایبت دخوازن نزیکاتیا ترامپ کو دوی دمه دجی پرگوتن دکرن جبو کردان ji derveyî denklemê hiştî ji derveyî vê konjektûrê hiştiye dixwazin biguherînin polîtikaya xwe bi Kurdan re hevkariya xwe dubare xurt bikin. Tê xuyakirin ku polîtikaya devletên Yekbûyî ya nû devletên Yekbûyî Amerîka ya nû li ser xurtkirina hikûmetên navendî yên nû li Baxda û Şamê ji nû ve tê sazkirin. Li her du welatan stratejiya ku tê hedefgirtin ha dibêjin ev e. Lê divir de ya ku tê xuyakirin bêyî Kurdan nikarin vê biserxînin ji ber ku Kurd ew jî êdî aktorên serekî yê herêmê ne di vê mijarê de rewşa kunha di encama van hevdîtinan derketî pêş bi vî rengî tê nirxandin dibêjin dema ku Kurdan ji derveyî pêvajoyê bihêlin xuya ye ne hikûmetên navendî dikarin xurt bin ne jî îstiqrarek mayînde tê bi destxistin li vir ya tê nîrxandin ev e gelo wê mafên Kurdan di aliyê siyasî û parastinê de bê mîsogerkirin di vê milî de niha nêrîn tên parvekirin rewşekî wisa li pêş e di mijara hevdîtinên Tom Parak ku li gel rêveberên Kurda ku pêşxistiye niha jî wê nivîskarê Kurd Letîf Fatîh Fereç li Brükselê wê bi me re bi van mijara em ê pê re binirxînin û em xêr hatin bernameya me. Zor spas, gelek spas, memnun. Belê birastî jî ev hevdîtin ji doh ve di rojev de ne gelek alî li ser nîqaş dikin. Em dixwazin ji we jî pirs bikin li gor ew dîmen ew wêneyên ku derketine pêş civîna vê carê ya Tom Parak li Hewlêrê ji cara berê çi cudayiya xwe hebû li gor we di navbera vê civînê de û yê berê de yê ku çêbûne çima Tom Parak Hewlêr hilbijart û ji bo sazkirina vê civînê ew derxist pêş. Helbet ئەوەی کە گرنگە لێرەیە بوتێ کە هەموو جارێک باسیەکەین Tom Parak نوێنەرایەتی دەوڵەتێکی گەورەکە دەوڵەتێک کە سیاسەتی خۆی هەیە بەرژەوەندی خۆی هەیە بیرکردنەوەی خۆی هەیە و زۆر جار تێنەگەیشتن لە سیاسەتەکانی لە بەرژەوەندەکانی واکە کە تۆ زۆرەمەند بینە قازانج بکەی و جاری پێشش Tom Parak شێوازی قسەکردنی کە ناوەندێتی بە هێزەکاتەوە لە سووریا عێراق شوێنەکانی تر حتا ئێرانیش ئەمە تا ئێستا درێژە هەیە بەڵام ئەوەی کە گرنگە ئەم جارە بایەخدانی بە مەسەلەی کورد بەڵام گرفتەکە لێرەیە کە کورد دیسان بەیەکەوە نییە کورد دیسان دوو دیدگای جیاواز هەیە ڕێی جیاوازی هەیە تەنانەت کوردەوە نزیکەی 65 ڕۆژە نەیتوانیەوە پەرلەمان کارا بکاتەوە نەیتوانیەوە حکومەتێکی تازە تەشکیل بکە طبعا ئەمانە ئەمریکایش و هەموو خەڵکی شەزانن هەموو ئەو گرفتانە من بڕواکەم بە دانیشتنی کورد دانیشتن چارەسەر ناکرێت تا کورد خۆی دانیشتن نەکات چارەسەرینەکە بەشێک لەوانە پەیوەندی بە خودی کورد خۆیەتی کورد دەبێت دانیشتن بکە بەیەکەوە دەبێت پرۆژەیەکی دەبێت بەرنامەیەکی بێ ئەوەی کە ئێمە هەمانە لەگەڵ عێراقا کورد لە هەرێمی کوردستان چوار خاڵە یعنی لەو بەدەر نییە مەسەلەی مادەی سەدچلە مەسەلەی بودجەیە مەسەلەی پێشمەرگەیە مەسەلەی نەوت و غازە و مەسەلەی ئەوەیە کە چۆنەتی پاراستنی ئەو فۆرمە ئەو چوارچێوەی هەرێمی کوردستان ئەمانە زۆر ئاسانن کە ئەگەر کورد جارێ پرۆژەیەکی هەبێ هەمویان بەیەکەوە ئەم قسەیە بکەن بەداخەوە تا ئێستاکە لە بینی پارتیۆکێتیا و پرۆژەیە وجودی نییە جگە لەوەش جیاوازی لە بیر و بۆچوونە هەیە ئەوەی لە بەغا بە شێوەیە قسەکەەوەی لە سلێمانی بە شێوەیە قسەکەەوەی لە هەولێر بە شێوەیە قسەکە لە بینی قسەکانە هەندێک ناکۆچی و ناجۆری هەیە تێنەگەشتنی باش هەیە ئەمانە واکە کە نایارەکانیشمان تەنان دۆستەکانیشمان کەلێن و درز و ڕاندەکانی نێوانە و قسانە بدۆزنەوە و ئیش لەسەر بکەن بەڵام ئەوەی کە گرنگە ئەم جارە Tom Parak لەگەڵ سەرهۆی چێرێم هەروە لەگەڵ
هەباڵ مەزلوم عەبدی دانیشتووە و دانیشتە من بڕواکەم بایەخی خۆی هەیە خۆزگا لە چوارچێوەی دانیشتنایە پرۆژەیەکی هاوبەشە بایە بۆی کە ئەو دیوارەی لە بینی ڕۆژاوە و باشوورە هەیە بە تەواوەتی هەڵوەشێتەوە و پێویست ئینسانی باشووری پێویستی بەوە نەبێ بۆ ڕۆژاوە بڕۆ بە ڤیزەیە بە پاسەپۆرت ئینسانی ڕۆژاوە پێویستی بەوە نەبێ بە ڤیزە و بە ڕێپرسینەوە بێتە باشوور ئەو بۆی ئەو دیوارە نەمێنێت چونکە لە ڕابردووە بە درێژایی مێژووی درێژ لە سەردەمی عوسمانی سەفەرەکانیشە دیوار نەبووە لە بینی کووردا لە پارچەکانە ئەوەی کە ئێستا دروستی کردو بەشێکی خۆمان دروستمان کردووە بەشێکی خۆمان دروستمان کردووە کە من بڕواکەم فرسەتە بۆی کە کوردیش بوێرێ یعنی نەترسێ شەرم نەکا پرۆژەی خۆی هەیە بێ قسەی خۆی بکە یعنی عیبێکی گەورەیە تورک قسەی خۆی بکە فارس قسەی خۆی بکە عەرەب قسەی خۆی بکە تورک و فارس و عەرەب بزانن ڕێکەوتن بکەن بزانن چۆن مامەڵە بکەن ئەحمەد شەرع کە هیچ نەبوو هێنرا کرا بە ڕئیسی سووریا و دەسەڵاتی پێدرا لە کاتێکە لە ڕۆژاوای کوردستان دەسەڵاتێکە بوو خۆبەڕێوەبەریەکە بوو تا ڕادەیەکی زۆر پشتگوێ خرا و لە هەرێمی کوردستان ژەروایە بەشی زۆری ئەو بارودۆخەی لە هەرێمی کوردستان بە 10 ساڵ پێش ڕووداوەکانی بەغا بوو بەڵام ئێستا بەغا زۆر لە پێشێمەوەیە کە من بڕواکەم ئەمەیان بەشێکی پەیوەندی بە ناکۆکی ناو کوردەوەیە و بەشێکی پەیوەندی بە نەوێرانی کوردەوەیە کورد نازانێت داوای چیەکە تا ئێستا کورد جورئەتی ئەوەی نییە بەڕاستی داواکانی خۆی بخاتە بەردەم ئەمریکا و ڕۆژاوا و دنیا بڵێ کاکە ئەمە داوا و خواسی ئەمەیە Ez dixwazim vê jî ji we bipirsim dema ku nûnerê serokê Amerîkayê birayadارên Kurd ên Başûr û Rojava bi hev re dicive bi rastî ev tê çi wateyê didi yanî divir de dixwazin çi peyamê bidin Washington dixwaze bi riya vê civînê ku hevbeş pêk tîne hem bi serokê Herêma Kurdistanê hem ji bo fermandarê giştiyê hêzên Sûriya Demokratîk dixwaze çi peyamê bide wanê ئەزانی واشنگتۆن یا ئەمریکا دایم کە قساکە سەیری دوو حاڵەتەکە یەک بەرژەوەندەکانی خۆ چەند پارێزراوە دوو ئەوەی کە قسەی لەگەڵاکە لەگەڵ مخاتەباکە لەگەڵ گفتوگۆکە چەند ئەتوانێ کاریگەری هەبێت ناوچەکەی خۆیە ئەگەر سەرۆکی هێرێن لێرە بتوانێ نوێنەرایەتی هەموو کورد بکە نوێنەرایەتی مەسەڵەن هێزی پێشمەرگەی یەکگرتوو بکە نوێنەرایەتی خەڵکی باشووری کوردستان بکە من بڕواکەم ئەمریکا ئەتوانێ حسابی یاوازی لەگەڵ بکە بەڵام ئەگەر سەرۆکی هەرێم نەتوانێ ئەوە بکە و سەرۆکی هێرێم بەدەوام حیزبیانە بیر بکاتەوە و جێگرەکانی خۆی کە سەربەلایەنی گەلی دین لەگەڵیانە بن زۆر جارەوە سوودی نابێ و دانیشتانە ئەوە پەیوەندی بە ڕۆژاوای کوردستانەوەیە زۆر گرنگە سەرۆکی هێرێم و هەباڵ مەزلوم عەبدی بە یەکەوە دابنیشن گفتوگۆ بکەن و لەگەڵ نوێنەرەکانی ئەمریکا و ڕۆژاواشا قسە بکەن زۆر گرنگە لەو دانیشتانەیە بیر لەوە بکرێتەوە کە ئەو مەترسیانی لەسەر ڕۆژاوای کوردستانن بڕەوێتەوە و کار بۆ بکرێت هەباڵ مەزلوم عەبدی سەردانی باڵین ئەوروپا بکە و لەگەڵ ئەوروپیەکان شا قسە باز بکرێت من بڕوام وایە دەبێت ئەمریکیەکان و ئەوروپیەکان لە یەک خاڵا کۆک بن بۆی کە مەسەلەی کورد مەسەلەیەکی زۆر هەستیارە دەبێت چارەسەر بکرێت و تا ڕادەیەک تۆمبارێکیش بە شێوەیە لە شێوەکان شتێکی وای و تۆ یەکێ لەو قسانی کاڵێ دەبێت کورد لە هەموو ناوچەکانی خۆیان بە مافی خۆی بگایان جۆرە لەجەکان زمانی پارێزراو بێ کەلتوری پارێزراو بێ کەلتەری پارێزراو بێ ئەڵسوکەوتی پارێزراو بێ جۆرێک لە خۆخاوەنی هەبێ ئەمانە کاری چاکن بەڵام ئەمە دەبێت بکرێتە پرۆژە دەبێت ئیشی لەسەر بکرێ و دەبێت لە دەرەوەی زمانی شەڕات لە ڕێگەی زمانی ئاشتێ و لە ڕێگەی زمانی پێکەوەبوون و لە ڕێگەی زمانی یەکگرتووی کوردەوە ئەوی لەسەر بکرێ من بڕواکەم تۆمبارەک کانیۆنەری سەرۆکی ئەمریکایە ئەگەر بزانێت کورد هێزێکی بەهێزە و ئەتوانێت پارێزگاری لە خۆی بکە ئەویش مامەڵە لەگەڵ واقعەیە کە ئێمە لە ڕابردووە دەستوپەنجەمان زۆر نەرم کردو لەگەڵ ئەمریکا و ئەوروپایە هەندێک جار نەمانتوانی ئەو پێویست مامەڵە بکەین نەمانتوانی سەرکەوتوو بین سەردەمی مادین وەربرای بەڕاستی پارتیۆکێتی نەیانتوانی سەرکەوتوو بن لەوەی کە ئاشتی بکەن لە زۆر کاتی ترا یەکێ لە گرفتەکانەوەیە زۆر جار ئەم ڕێکەوتنانە ئەم دانیشتانە دەبێت بەشێک لە قسەکانی زۆر نهێنی بێتەنان دەوڵەتانی تورک و سووریا و عێراق و ئێرانیش نەیزانن بەڵام زۆر جار هێشتا کۆبوونەوەکەوە بۆ دانرایەکە ئاگاتە دەوڵەتانی تورکیا و سووریا و عێراق و ئێران و تێکەدرێ بۆیە دەبێت سەرۆکی هێرێم و هەباڵ مەزلوم عەبدی و لایەنەکانی کورد لە باشووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان بگەن ئەو حەقیقەتەکە تا لەناو خۆیان نەتەباو ڕێک نەبن ناتوانن کاریگەریان لەسەر ڕێی تۆمبارەکە بێت لەسەر ڕێی واشنگتۆنە بێت لەسەر ڕێی ئەمریکا و ئەوروپا هەبێ ئەوەی کە زۆر گرنگە ئێمە خۆمان پێکەوە بین پرۆژەمان هەبێ هاوبەش بین بتوانین هێزی پێشمەرگەی یەکگرتوو پێشمەرگەی کوردستان نە پێشمەرگەی حیزبی پارتیۆکێتی هێزی پارێزەری باڵین ڕۆژاوای کوردستان هەسەدە و ئەوانەوە ڕێک بخەین کە بەش جۆرێ بن بەڵێن کە بتوانن نوێنەرایەتی میلەتەکەیان بکەن من بڕواکەم و کاتە تۆمبارێکیش و نوێنەری ئەمریکاش و واشنگتۆنیش حسابی تایبەت بۆ ئێماکە تا ئێستا بەداخەوە یەکێک لە گرفتەکان بەڵام گرنگە بۆ خۆی ئێمە بتوانین ئەو
زمانە بدۆزینەوە ئەو پەیامە بدۆزینەوە ئەو خاڵە بدۆزینەوە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەمریکا و نوێنەری سەرروکی ئەمریکایەکەن لێرە. بەێ ئەزێ هەری داوی دەمێمە پرکێ مایە ئەمە وسا ئەگەر ون دەرفەت بدن شام بەغدە و ئەنقرە جیە کارێ فەرمیە تۆم باراکن ئەف هەرسێ پایتەخت جی یەن هەری بباندۆرن کول سەرپرسا کوردی دە li gor we dema ku Tom Barak van hersî paytextan derbas dike obrayadarên Kurd re dicive wê rê li ber hevkirineke di navbera Kurd û van paytextan da bivekirin an jî rêyek din wê çêbive. یەکێ لە خاڵەکان ئەوەیە تۆ کە دێیتە ناوەندە چیتە دیمەشق نوێنەری ئەمریکایە چێتە بەغدا و یا لە تورکیا کە باڵین هینی ئەوەیە باڵێزی ئەمریکای لە تورکیا لە ناوەندەکانە قسەی جیاوازەکە لەگەڵەوانە دانیشە هەڵبەت ئەوانەزانن چۆن قساکەن هەزانن چۆن بەرژەوەندی خۆیان نەپارێزنەوەوان دەوڵەتن فۆرمێکیان هەیە بەرژەوەندیان زیاتر لەگەڵ دەوڵەتی ئەمریکای بەرژەوەندیان زیاتر لەگەڵ ئەوروپایە ئەکەیتە لای کورد دەبێت کوردەمانە بزانێ دەبێت کورد پرۆژە هەبێ بۆ بن دەبێت کورد بزانێ ئەو لە ناوەندەوە هاتۆ لە بەغاوە هاتۆ عەلیزەیدی بینیوە حکومەتی بینیوە دەسەڵاتی بەغای بینیوە و ئەیشزانێت چۆن مەمەڵە بڵەواکە و بەشێک لە باواقعیش بین بەشێک لە سیاسەتی ئەمریکی لێرە دەستکەوتەکانێتی مەسەلەن لە نەوتا چۆن نەوتی چۆن دەسەکەوێ پارەی چۆن دەسەکەوێ یعنی ئەمریکا ئەوە مەمەڵاکە خۆی لەگەڵ وڵاتە عەرەبیەکانی شامان هەمان مامەڵاکە بۆیە زۆر گرنگە کورد بزانێ چۆن مامەڵە لەگەڵواکە کورد لە هەرێمی کوردستان و لە ڕۆژاوای کوردستانیش ئێواگەدارە نەوتی هەیە غازی هەیە ئیمکانەتی ئابووری هەیە ئەتوانی ئەمانە وەک چەک بەکاربێنێ نەگۆکو لە دەستدانوانە کە بەداخەوە هەندێک جار ئێمە نەوتەکە دەین بە دەوڵەتی وەک تورکیا بەبێ قازانجێکی لێ بکەین بۆیە دەبێت بیر لەوە بکەینەوە قازاند لەکوێیەکەین چۆن لەگەڵ کۆمپانیایەکە مامەڵە بکێ و کۆمپانیای چەند لە باوەشی ئەمریکایە چەند لە ئەمریکا و تۆمبارەکەەوە نزیکە لە چەند لە ئەمریکا و ترامپەوە نزیکە چونکە بەڕاستی ئەمڕۆ دنیای بەرژەوەندیە و دنیای سیاسەتی خۆبرنە پێشەوە بۆ شێوەیە کە تۆ شتێکت لێ دەستکەوێت ئەوەی کە بەداخەوە کورد تا ئێستا کردوێتی نەیتوانیوە ئەو پەیامە بگەێنێ ئێستا کاتی ئەوەیە ئەو تا ئێستا لە دیمەشق دەوڵەتی کۆمپانیەکان لەگەڵ دیمەشق ڕێکەوتن لە ڕۆژاوا نەوت دەربێنن ێ باش ئەمە دەبێت بە ڕێگای ڕۆژاوای کوردستان نابێت بە ڕێگای هەواڵ مەزروم عەبدی و هەواڵانەی ئەوەیە بێت بە ڕێگای هەسەدە و یەپەگە و ئەوان نابێت کەواتە زۆر گرنگە ئەوان ئاگایان لەوە هەبێ و بتوانن چۆن بەرژەوەندیەکان لەگەڵ ئەمریکا و کۆمپانیەکانە بپارێزن ئەمە بۆ کوردیش هەروایە مەسەلەن بۆ کوردیش لە باشووری کوردستان بەوتۆ گوتم بۆ کورد لە ڕۆژاوی کوردستان وایە بۆ کورد لە باشووری کوردستان هەروەسایە یعنی دەبێت بە شێوەیەک مامەڵە بکرێ کە بەرژەوەندەکانی کۆمپانیەکانی ئەمریکا بەرژەوەندەکانی ئەمریکا لەگەڵ بەرژەوەندەکانی خۆتا یەکانگیر بکەی چونکە ئەگەر یەکانگیری دەکەی ئەنقەرە و دیمەشق و بەغدا لێتە بنەوە تۆ دەچوپەندە لەگەڵ نارێکان نەرمەکەی کە هەزار ساڵە تۆ چەوسێنێتەوە هەزار ساڵە تۆ تۆڵێ ئەڵێ حتا زۆر جار کاڵێن مەسەلەن با دەوڵەت ئێمە جارێک کێشەی ناسیۆنالیست و نازانم کێشەی نەتەوەگەری و پێشەوان لە پشتگوێ خوێن لە تارنوسی گەورەتر بکەینەوە ئەوەی کرد چەند ڕۆژ لەمەوە پێش ئەحمەد داوودۆغڵو بە شێوەیە گوتی ڕێک ئەوە پرۆژەیەکە بۆی کە تۆ باسی مافی خۆت مەکە باسی زمانی خۆت مەکە باسی دیلوبەری خۆت مەکە باسی ئاهەنگ و بۆنەی خۆت مەکە باسی جیاوازی خۆت مەکە بێدەنگ بە لەبەرەوەی قەزەی گەورەترێ ئێنابێ وابێ دەبێت کوردیش بەرژەوەندی بێت دەبێت کوردیش بەیەکەوە بێت دەبێت کوردیش پرۆژە و بەرنامەی هەبێ بۆی بۆ چەکە مامەڵە لەگەڵ واقعەکە بکە ئەگەر بۆ چەکە مامەڵە لەگەڵ واقعەکانەکە هەرەوەی بەجیاجیا هەرێکە مامەڵێ بکەین ئەو کاتێ ئێمە بەسەر دەوڵەتانی سوێج بەسەر ناوەندەکانەدا بەشە بین بەشێکە تێتە خزمەتی بەغاو بەشێکە تێتە خزمەتی تارانەوە بەشێکیش ئەچێتە خزمەتی ئەنقەرە و شوێنەکانی تر و کەیسەوای لێهاتوە حتا لە ڕۆژاوای کوردستان ئێستا هەوڵێکەیە بۆی بەشێک لەو هێزە سیاسیانە بچنە خزمەتی دیمەشقەوە کەەوە کارێکی خراپە بۆیە دەبێت پێشەوەی بیر لەوە بکەیتەوە بەرژەوەندی دیمەشق و تاران و ئەنقەرە و بەغدا بپارێزی بیر لەوە بکەیتەوە بەرژەوەندی سنە و سلێمانی و هەولێر و قامیشلوو بپارێزی کورد بپارێزی